خۆشەویستان لە ڕێکەوتی مانگی 3 ساڵی 2007 دانیشتوین لە شاری سلێمانی خۆشەویست میوانین لە باخی برای بەڕێز و خۆشەویستمان کاکە دیلمان وێڵەکەی و کاک کاروان وێڵەکەی بە میوانی خۆشەویستانی و هاوڕێیانی کە لێرە میوانن کاکە کۆستەتی دۆلارەکە کاکە هێمنی مەعرەزمیر کاکە ڕۆزی مەعرەزی خۆشەویست کاکە ئاوارەی حاجی بەکر کاکە دیلان کاکە باوێڵی حاجی بەکر کاکە سەلاحی خۆشەویش کاکە زریانی خۆشەویست ئەوڕی خۆشەویستمان کاکە سۆرانی کڵێ بە میوانی کاکە سەرخەڵی عەسفی خۆشەویستیش بە میوانداری هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی بەناوبار کاکە یاکدار خالیدی و ئاسی بەتوانای خۆشەویست کاکە عەتای خۆشەویست ڕێزی براتان جێگە میدیا حوسێن لە خزمەتانین ئەرکی تۆماکردن کاکە نەبەزی حەمەشکور وەک هەمیشە کارەکەی دەستخۆشی لێگەین هیوادارینەوە هەنگە بەدڵی هەموو لایەک بێ پێشکەش بە چەناڵی کاکە داراوان ئاغا لە یوتیوبی و هەموو خۆشویستانی کە ئەوە هەنگیان بەدەستەکەوێت ئەگەر یەومەی لەونیە پێمانۆ ئەگەر یەومەی لەونیە پێمانۆ با بڕۆی بالای فەقیریمانۆ با بڕۆی بالای فەقیریمانۆ ئەرێ وەی سەوزە سەوزەی ماڵەکان ئەرێ وەی سەوزە سەوزەی ماڵەکان نەخۆش ناکاوی تاقا گوڵەکە نەخۆش ناکاوی تاقا گوڵەکەیە
کێشاوە یارم لە سەربان لێی ڕاکێشاوە نازانم دڵی دەچی هێشاوایە هاتوو شوێکی ئەو وەڵڵا نەماوایە ئەرێ وەی سەوزە سەوزەی ماڵاکەم ئەرێ وەی سەوزە سەوزەی ماڵاکەم نەخۆش ناکەوی ماڵە خۆڵاکەم نەخۆش ناکەوی تاقە گوڵاکە Atirsam roje